کەس باسی ناکات، بەڵام لە داعش مەترسیدارترە. هەموو گیان گەشببینن بەوەی لە چەند ساڵی داهاتوودا مەترسی داعش و گروپەتونڕۆکان کۆتایی پێبێت، بەڵام مەترسی ئەمەیان تا دێت زیاتر دەبێت. مەترسی پیسبوونی هەوا و تێکچوونی ژینگە. تەنها لە عێراق ساڵانە بەهۆی پیسبوونی هەواوە زیاتر لە 20,000 کەس گیانیان لەدەست دەدەن. باراک ئۆبامای سەرۆکی ئەمریکا پێی وایە ئەم نەوەیە دوایین نەوەیە کە بتوانێت پێش بگرێت لە پیسبوونی زیاتری هەوا و تێکچوونی زیاتری ژینگە. بۆ پێی ئەگەر بێت و ئەم نەوەیە پێش بە پیسبوونی زیاتری هەوا نەگرێت، ئەوە کار لە کار دەترازێت. نەوەکانی داهاتوو ئەگەر بشیانەوێت ناتوانن دۆخەکە ئاسایی بکەنەوە. ڕۆژی یەکشەممە ئۆباما لە نیویۆرک بەر لە دەستپێکردنی کۆبوونەوەی ساڵانەی نەتەوە یەکگرتووەکان وتارێکی پێشکەش کرد. تیایدا گرنگی بە دوو قەیرانی گەورەی جیهاندا، یەکەمیان قەیرانی هەژاری و دووەمیش قەیرانی ژینگە. بەپێی ئامارەکان لە ئێستادا لە سەدا یەکی دانیشتوانی جیهان لە سەدا 40 سەروەت و سامانی جیهانیان بۆ خۆیان قۆڕخ کردووە. ئەوە لە کاتێکدایە کە لە سەدا 68 خەڵکی جیهان خاوەنی تەنها لە سەدا 3 سامانی جیهانن. بەو حاڵەشەوە ئۆباما دەڵێت تێکچوونی ژینگە و پیسبوونی هەوا زیاتر مەترسیە بۆ سەر خەڵکە ژارەکەی جیهان. بۆ پێی وڵاتانی هەژار بەهۆی تێکچوونی ژینگەوە توانای دابینکردنی خۆراکی پێویستیان نابێ و هەروەها هەژارەکان پارەی پێویستیان نییە بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیانەی کە بەهۆی پیسبوونی هەواوە تووشیان بووە. ئۆباما هۆشداریدا کە لە داهاتوودا جیهان ڕوبەڕووی شەپۆلی کۆچکردن دەبێتەوە کە دانیشتوانی هەندێک ناوچەی جیهان بۆی پیسبوونی هەوا و تێکچوونی ژینگەوە ناوچەکانی خۆیان چۆڵ دەکەن. بەپێی ئامارێکی دامەزراوەی ژینگە پارێزی نەیچێر لە ئێستادا لە هەر خولەکێکدا 6 کەس لە جیهاندا بەهۆی پیسبوونی هەواوە دەمرن و ساڵانەش زیاتر لە 3,300,000 کەس بەهۆی پیسبوونی هەواوە گیانیان لەدەست دەدەن. دامەزراوەکە هۆشداریشی داوە تا ساڵی 2050 ئەو ڕێژەیە بۆ دوو ئەوەندە زیاد دەکات، نزیکەی لە 170 ئەو کەسانەی کە بەهۆی پیسبوونی هەواوە گیانیان لەدەستداوە لە وڵاتانی ئاسیان، بەتایبەتیش لە دوو وڵاتی چین و هندستان. لە چین ساڵانە 1,400,000 کەس، لە هندستانیش ساڵانە زیاتر لە 650,000 کەس بەو هۆیەوە گیان لەدەست دەدەن. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش پیسبوونی هەوا هۆکاری مردنی ژمارەیەکی بەرچاوی هاوڵاتیانە. لەم ناوچەیەدا پیسبوونی هەوا زیاتر بەهۆی دیاردەی خۆڵبارینەوە. لە میسر بەهۆی خۆڵبارینەوە ساڵانە زیاتر لە 35,000 کەس گیانیان لەدەست دەدەن. دوای میسریش وڵاتی سوودان بە پلەی دووەم دێت کە زیاتر لە 24,000 کەس ساڵانە گیانیان لەدەست دەدەن. عێراقیش پلەی سێەمی هەیە و ساڵانە زیاتر لە 20,000 کەس بەهۆی خۆڵبارین و پیسبوونی هەواوە گیانیان لەدەست دەدەن. حکوومەتی عێراق تەنها بیر لە شەڕی داعش و قەیرانە سیاسیەکان دەکاتەوە و بابەتی ژینگە هیچ گرنگێکی پێنادرێت. ئەوە لە کاتێکدایە کە ژمارەی قوربانیانی پیسبوونی هەوا زۆر زیاترە لە ژمارەی ئەو کەسانەی بەهۆی داعش و گروپەتونڕەوەکانەوە گیانیان لەدەست دەدەن.